سڵاوتان لێبێ وەرگرانی ڕووداو لە دەرفەتێکی گرنگدا میوانداری بەڕێز دکتۆر سەلامە داوود سەرۆکی زانکۆی ئەزهەر دەکەین و باس لە پەیوەندی مێژووی نێوان ئەزهەری شەریف و کوردستان و ڕۆڵی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کە لە ئەزهەر خوێندویانە و ڕۆڵیان هەبووە لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیرێکی ئیسلامی میانڕە و لە عالەم و جیهانی ئیسلامی. زۆر سوپاس جەنابی دکتۆر بۆ ئەم دەرفەتە. بەخێر بێی بەڕێز دکتۆر ئادەم. پەیوەندی کورد و ئەزهەر پەیوەندیەکی نوێ نییە، ڕەگۆڕیشەی قۆڵی لە مێژوودا هەیە. بگرە جێ و پێگەی ئەزهەری شەریف لە سای سەلاحەدینی ئەیوبیدا بووە. ئێستا ئەم پەیوەندیە بەکوێ گەیشتووە؟ بە ناوی خوای گەورەی میهرەبان، سوپاس بۆ خوای پەروەردگار و سەڵات و سەلامی خوا لە پەیامبەرمان محەممەد و لە خانەوادەی و لە یارانی. سوپاسی بەڕێست و هەموو بینەرانی بەڕێز و گەلی مەزنی کوردستان دەکەم کە ڕایەڵەی دێرین و نوێ پێکمانەوە دەبەستێ. ڕایەڵەی دێرین دیارە بۆ سەردەمی سەلاحەدین دەگەڕێتەوە کە کاتێک گەیشتە میسر وتی فەتحی میسرمان بە قەڵەمی دادوەری خاوەن فەزڵ کرد، نە بە زەبری شمشێر. خەڵکی میسریش زۆر خۆشیان دەویست و زۆر ڕێزیان دەگرت لەبەرەوەی سەرکردەیەکی مەزن بوو، پاڵەوانێکی مەزن بوو، خاکێکی زۆری فەتح کرد و زۆر شتی بەهاداری پێشکەشی ئیسلام و عەرەب کرد. سەلاحەدینی ئەیوبی ئاینزای شیعی لە میسر لە ناو برد و ئاینزای سوننەی دامەزراند و مەزهەبی شافعی بڵاو کردەوە و ئیدی ئەزهەر لەو ڕۆژەوە دەستی بە گوتنەوەی مەزهەبی سوننی کرد. لەو کاتەوە تاوەکو ئێستا کە دەکاتە زیاتر لە 1084 ساڵ ئەم زانکۆیە بەردەوامە لە فێرکردن و پێگەیاندنینەوە لە دوایینەوە و بڵاوکردنەوەی ڕووناکی خۆی بە تەواوی جیهاندا. فەزڵی ئەوەش بۆ سەلاحەدین ئەیوبی دەگەڕێتەوە. فەزڵەکە بۆ سەلاحەدینی ئەیوبی دەگەڕێتەوە. بەڵێ، لە سەردەمی نوێشدا دیسان کوردستان فەزڵێکی گەورەی بەسەر میسرەوە هەیە و ئەم جارەیان لە ڕێی محەممەد عەلی پاشا کە ماوەیەکی درێژ حکمی میسری کرد و چەندین دەستە لە فێرخوازانی زانستی لە ئەزهەری شەریفەوە ڕەوانەی هەر چوار لای جیهان کرد و لە دەرەوەی وڵات زانستەکانی پزیشکی و دەرمانسازی و ئەندازیاری و زانستی دیکەیان هێنایەوە. کوردی شەمیشە وەکو زانستخواز لە ڕواقی ئەکراددا هەبوونە و لە ئەزهەری شەریف خوێندویانە. بەڵێ، بەشێک لە ئەزهەری شەریفدا هەیە بە ڕەواقل ئەکراد ناسراوە. ئەو بەشە لەلایەن خان خاتوونەوە دامەزراوە کە خانمێکی میرزادەی ئەیوبی بوو. لەو ڕۆژەشەوە کە دامەزراوە بەردەوامە لە پێشوازی و ئامێزکردنەوە بۆ فێرخوازانی کورد و فێرخوازانی عێراقی لە هەموو ناوچەکانەوە و لەوێ ئامێزیان بۆ ئاوەڵا دەکرێت فێری زانست ببن. هەتا ئێستاش قوتابیانی کوردستان هەر لە ئەزهەر هەن؟ بەڵێ، ئێستا لە ئەزهەر قوتابیانی سەر بە 150 دەوڵەتی جیهان هەن. ژمارە قوتابیانیشی زیاتر لە 60,000 قوتابین کە وەکو گوتم لە 150 دەوڵەتەوە هاتوون. بەڕۆڵەکانی خۆشمانەوە لە پەیمانگەی هەولێر مەبەستم پەیمانگەی ئەزهەرە لە هەولێر کە ساڵی 2008 دامەزرا و خوێندنیش لەو پەیمانگەیە پشت بە هەمان میتۆدی ئەزهەر دەبەستێ و بڕوانامەکانیشی بەڵێ. نێردەیەکی ئەزهەریشمان هەیە کە لە میسرەوە لەسەر خەرجی ئەزهەری شەریف دێن. هەر ئێستا 6 کەس لە شێخەکانی ئەزهەر لە نێو ئەو نێردەیەدان و ئەزهەریش بەردەوام خەریکە ژمارەی نێردەکانی خۆی زیاتر بکات و میتۆدەکانی خوێندن چڕۆپڕتر بکاتەوە و پەرەی پێ بدات. بۆچی لە نێو هەموو عێراقدا هەولێرتان بۆکردنەوەی ئەو پەیمانگای هەڵبژارد؟ واللهی بێگومان بەهۆی ئەو پەیوەندیە دێرینە پتەوە و بە فەزڵی ناسر سەلاحەدین و فەزڵی محەممەد عەلی و بەڕاستیش بەهۆی ئەو ئارامی و ئاسایشەی باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە و ئەو خوشکوزرانیەی کە لێرە هەیە، ئەمانە وا دەکەن پەیمانگەکە لە کەشێکی ئارام و سەقامگیردا کواڵیتیەکی بەرزی وانەگوتنەوە پێشکەش بکات. دامەزراوە ئاینیەکان لە ناوەڕاست و باشوور بە تایبەت سونیەکان زۆر جار داوایان لە ئەزهەری شەریف کردووە کە لە بەغدا یان ناوچەیەکی دیکە پەیمانگی خۆی بکاتەوە. هیچ پێشڤەچوونێک لەو بارەوە هەیە؟ واللهی
ئەزهەر هەمیشە بۆی گرنگ بووە پەیمانگەکانی لە زۆر وڵاتی جیهاندا بڵاو ببنەوە، بەتایبەتیش پەیمانگەکانی پێش خوێندنی زانکۆیی سەرەتایی و ناوەندی و ئامادەی. ئەزهەر هیچ لاریەکی نییە لە دامەزراندنی ژمارەیەک پەیمانگە، بەڵام لەبەرەوەی ئێمە نێردراوی خۆمان لە ئەزهەرەوە دەنێرین، دەبێ ئاستێک لە ئارامی و ئاسایش هەبێ و پێشمان وایە ئەمە لە کوردستاندا بە تەواوی هەیە و پشتیوان بخوا لە عێراقیشدا ئەوە دەبینین. ئەوەی لە کوردستان هەیە تەنیا ناوەندی و ئامادەیە. بەڵێ بیرتان لەوە کردوتەوە پەرە بەو پەیمانگایە بدەن و سەرەتایی و بەشەکانی دیکەشی بکەنەوە؟ وەڵاهی ڕاستیەکەی تێڕوانینێکی دیکە هەیە، چونکە من کە ئەمڕۆ لە سەردانی پەیمانگەکەەوە هاتووم بینیم پەیمانگەکە تەنیا کوڕان لە خۆ دەگرێت. پشتیوان بەخوا بیرۆکێکی وا هەیە کە پەیمانگەیەکی دیکە بۆ کچام بکەینەوە. نزیکە پشتیوان بەخوا هەوڵی بۆ دەدەین و بیرۆکەکە دەخەینە بەردەمی فەزیلەتی ئیمامی گەورە دکتۆر ئەحمەد تەیب شێخی ئەزهەری شەریف کە ئەو پەڕی ڕێزی بۆ گەلی کوردستان و گەلی عێراق بەگشتی هەیە. ئەزهەر هەمیشە بەوە جیا دەکرێتەوە کە خاوەنی فکرێکی ڕۆشنگەر و لێبوردەیە و ئەو فەرمایشتەی خودای گەورە لە خۆیدا بەرجەستە کردووە کە دەفەرمێت وە مارسەل ناکەی لا ڕەحمەتەن للعالەمین. لە پەیوەندی نێوان ئەزهەر و کوردستاندا هیچ پێشبەچوونێک هەیە بە ئامانجی پەرەپێدانی میتۆدەکانی خوێندن لە قوتابخانە ئاینیەکانی دیکەی جگە لە پەیمانگەی ئەزهەر، بۆ نمونە لە پەیمانگەی ئیمامەکان و گوتاربێژان کەسەر بە وەزارەتی ئەوقافەیان لە کۆلێژەکانی زانستی ئیسلامیەکان کەسەر بە وەزارەتی خوێندنی باڵایە. هیچ گفتوگۆیەک بەو ئاراستە هەیە؟ زانست هەمیشە لە نوێبوونەوەدایە و پێویستی بە پەرەپێدانیشە. بەڵێ هەندێ بنەمای جێگیر هەن دەیان پارێزی. ئەزهەریش هەمیشە بۆی گرنگ بووە کە ئەوانە پارێزراو بن، بەتایبەتیش بنەماکانی ئاین کە ناگۆڕێن، بەڵام هەمیشەش پێداگری لەسەر نوێکردنەوەی میتۆدە زانستیەکان و میتۆدەکانی فێرکردن دەکات. نزیکەی هەر 3 ساڵ جارێک لە ئەزهەری شەریف پێداچوونەوە بە میتۆدانەدا دەکرێت. ئەمە بۆ پەیمانگەکانی ئەسەر بەنسبەت زانکۆکان ئەوە ساڵانە پەرەیان پێدەدرێت. ئەوەش بۆ ئەوەی بتوانین پێ بەپێ لەگەڵ سەردەمەکە بڕۆین. هیچ پرس و ڕاوێژێک هەبووە لە نێوان دامەزراوەکانی فێرکاری لێرە لە هەرێمی کوردستان و لە نێوان ئەزهەر بە ئامانجی پەرەپێدانی ئەم پەیوەندیە چ لە ڕووی فێرکاری و چ لەسەر ئاستی دامەزراوە ئاینیەکانی دیکە؟ بۆ نمونە لە کوردستان دامەزراوەی فکری ئاینی هەیە، لەوڕەوە پێشبەچوونێک هەیە یان تەنیا لە چوارچێوەی ئەو پەیمانگایە و ناردنی قوتابیاندا هەیە بۆ ئەزهەری شەریف؟ نا، ڕاستیەکەی ئەزهەر دوو بەشی هەیە، بەشی فێرکاری و بەشی بانخوازی. لە بەشی فێرکاری ئەو پەیمانگەیەمان هەیە کە دواتر لە زانکۆی ئەسەر خوێندن تەواو دەکەن، ئەمە بەشی فێرکاریە. بەشی بانخوازی و ئامۆژگاری و ڕۆشنبیری ئاینی و بیرکردنەوەی ئاینی دروست، ئەمەیان مامۆستایانی ئاینی و گوتاربێژان و ئەوانەی ئامۆژگاری دەدەن لە هەموو جیهانەوە دێن و لە ئاکادیمیای جیهانی مەشق و ڕاهێنان لە ئەزهەری شەریف خولی تایبەت دەبینن و ژمارەیەک لەوانەش لە کوردستانەوە هاتوون. شاند لە کوردستانەوە هاتوون؟ بەڵێ، بەردەوام شاندی لەو جۆرە هەن کە مامۆستای ئاینی و گوتاربێژن و لەوێ مەشق دەبینن. ئەزهەر ئامادەیی هەیە بۆ ناردنی پێشمێژ و گوتاربێژ بۆ ئەوەی لەو پەیمانگایە ڕاهێنان بە کەسانی دیکە بکەن؟ بەڵێ بەڵێ، ئەکادیمیای جیهانی مەشق و ڕاهێنان لە ئەزهەری شەریف لە سەرانسەری جیهانەوە پێشوازی لە مامۆستایانی ئاینی دەکات. ئەوەش هەمووی لەسەر خەرجی ئەسەرە بە تکتی فڕۆکەشەوە. خەرجیەکانیان مانەوەیان هەموو ئەوانە ئەزهەر دابینیان دەکات وەکو خزمەتێک بە ئیسلام و بە مسلمانان، چونکە ئەزهەر کە نزیکەی 1084 ساڵە بەردەوامە هۆیەکەی ئەوە بووە ئەجندای سیاسی نەبووە، بەڵکو تەنیا زانست و فکری میانڕەوی نەرم بڵاو دەکاتەوە کە بنەماکەی بریتیە لە بیرکردنەوە نەک تەکفیر. هاتینە سەر باسێکی زۆر گرنگ. ئێمە لە مەیداندا جەنجی داعشمان دەرباز کرد، بەڵام داعش وەکو بیرکردنەوە هێشتا هەر ماوە. چۆن هاوکاری کوردستان دەکەن بۆ ئەوەی بتوانێت بەگەژ فکری ئاینی تون ئاژۆدا بچێتەوە کە ئەویدی ڕەت دەکاتەوە؟ بەڵێ، ڕاستیەکەی ئەم فکرە داعشیە تونداژۆیە لە دەمارگیریەوە سەرچاوە دەگرێت. سەرچاوەکەی بریتیە لە تەکفیر. هەمیشە ئیمامەکان لە ئەزهەری شەریف و زانە میانڕۆوەکان
دەڵێن ئیسلام جێی هەمووانی تێدا دەبێتەوە. ئیسلام وەکو ئەبولحەسەنی ئەشعەری گوتوویەتی کە خۆی پێشڕەوی مەزهەبی ئەشعەریە و ئەسەری شەریفیش لەسەر ئەوە دامەزراوە، دەڵێ شاهدیم بۆ بدەن من هیچ کەسێک لە ئەهلی قیبلە تەکفیر ناکەم، بۆیە هیچ گومانی تێدا نییە ئەوەی واز لە بیرکردنەوە دەهێنێ و پەنا بۆ تەکفیر دەبات، هەنگاوی دوای ئەوە بریتی دەبێت لە تەقاندنەوە. ئەمە زنجیرەیەکە ئەمیان بەوی دیکەیانەوە بەسراوە. بەداخەوە داعش و هاوشێوەکانی دەستە خوشکەکانی و پورەکانی و ئەوانەی لە سەردەمی ئەمڕۆماندا ناویان دەبیستین، ڕاستیەکەی هەڵی یەکەم و گوناهی یەکەم لە ئەستۆی ئەوانەیە کە چەکیاندایە دەستیان بەوە هانیاندان بۆ کوشتن و تاڵانی و هەتا دوایی بە ناوی ئیسلامەوە. جەنابی دکتۆر، بەڵێ ئەمە هەیە، بەڵام ئەزەری شەریف ئەزمونێکی زۆری لە بوارەدا هەیە. یەکێ لە قوربانیەکانیشی لە بواری گشتداچوونەوەی فکری ئاینی توندوتیژدا یەکێک لە شێخەکانی ئەزهەر محەممەد حوسێن زەهەبی بوو کە لە سەردەستی گروپی تەکفیر و هیجرا شەهید کرا. کەواتە ئەزمونتان لە بوارەدا هەیە. ئایا ئێوە ئامادەن هاوکاری کوردستانیان عێراق بکەن بۆ ئەوەی بەرە و ڕۆی بیرکردنەوەی دەمارگیرانەی ئاینی ببێتەوە؟ بەڵێ، ناڵێم بەتەنیا هاوکاری عێراق دەکەین، دەڵێم هاوکاری هەموو وڵاتانی جیهان دەکەین. ئەوەی تایبەت بێت بە هەرێمی کوردستان، ئەوەی پەیوەندیدار بێت بە هەرێمی کوردستانەوە. پێشتر هاوکاریتان کردوون؟ ئامادەین مەشقوڕاهێنان بە ژمارەیەکی زۆر لە ئیمام و بانگخوازان بکەین لە دژی تیرۆر و لە پێناوی لێک هەڵوەشاندنی فیکری تیرۆریستی و لەو ڕوەوەوە پاکێجێکی ئامادە لەو سنتەرە جیهانیەی ڕاهێنان لە ئەسەری شەریفەیە. ئەمە ژمارێک لە گەورەزانایانی ئەسەر و دەستەی گەورەزانایان و ئەندامانی سنتەری لێکۆڵینەوەی ئیسلامی لە ئەسەری شەریف تێیدا بەشدارن. ئەمانە ئیدی گەورەترین هەیئەتی زانستین لە ئەزهەر کە مەشق و ڕاهێنان بە ئیمامەکان و بانگخوازان و گوتاربێژان دەکەن بۆ ئەوەی کاتێک دەگەڕێنەوە وڵاتانی خۆیان پڕچەک بن بەو شێوازە دروستە و ئەو ئامرازانەی بۆ بەرەنگاربوونەوەی ئەو فیکرە و لێکهەڵوەشاندنی پەیوەستن. تێچووش لەسەر ئەزهەرە؟ تێچووەکەی لەسەرە. هیوایەکەی لەم نزیکانە شاندێکی پێشنیژ و گوتاربێژان بۆ ئەزهەر ببینین؟ بەخێر بێن، بەخێر بێن. خۆشحاڵ دەبین و باوەشیان بۆ دەکەینەوە. ئەسەر دەرگایان بۆ دەکاتەوە و فەزیلەتی ئیمامی گەورە دکتۆر ئەحمەد تەیب هەمیشە بانگهێشتی کوردستان و تەواوی عێراق دەکات بۆ ئەوەی بێن بۆ سنتەری جیهانی ئەسەر بۆ مەشق و فێرکردن کە لەو ڕوەوە یارمەتی دەردەبێت. پێت وایە کە ئەو بیرکردنەوەیە لە عێراقدا بەرەو پاشەکشەیە یان تێڕوانینت چییە لەبارەی تونندڕۆیی ئاینی؟ واللهی عێراق سوپاس بۆ خوددا خەریکە ئەو برینەی ساڕژ دەبێت کاتێکیش سەردانی کوردستانم کرد تەنیا ئارامی و ئاسایش و دڵنیاییم بینی. کاتێک قورئان دەکەیتەوە دەبینی مەسەلەی ئاسایش لە سەرەتای قورئاندایە و لە کۆتایەکەشیدا دیسان هەر باسی ئاسایش دەبینی. سەرەتا و ئاەتە دەبینی کە دەفەرمێ وإذ جعلنا البيت مثابة للناس لە کۆتایی قورئانیشدا دەفەرمێ ستجد الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. کەواتە ئاسایش دیوارێکە هەردوو دیوی قورئانی گرتووە. ئەمەش وەکو دەلالەتێک بۆ گرنگی ئارامی و ئاسایش. ئەوەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەڕووی ئاسایشەوە دەیبینین نیعمەتێکی گەورەیە و لە خودای گەورە دەپاڕێمەوە کە لە سەریان بەردەوام بێت و لە خوددا دەپاڕێمەوە کە برینی عێراق و بەغداد ساڕێژ ببێ و ئاسایش و خۆشگوزەرانی باڵی بەسەردا بکێشێت، چونکە عێراق خاوەنی گەلێکی مەزنە و وڵاتێکی مەزنە. بەو نزا باشەی ئێوە کۆتایی بەم گفتوگۆیە دەهێنین. زۆر سوپاس فەزیلەتی دکتۆر سەلامە داود سەرۆکی زانکۆی ئەزهەر بۆ ئەم دەرفەتە بەهادارە. سوپاس بۆ بەڕێزیشت دکتۆر ئادەم. زۆر سوپاس کە لەگەڵ ئێمە بوون و تا پەیوینێکی تر ڕێز و سڵاوی ئێمە قبول بفرمون. خواتان لەگەڵ.